الصلاة والسلام والتكريم والتعظيم على سيدنا محمد سيد الأولين والآخرين وعلى آله وصحبه أجمعين. عزيزان خوشويستان صلاة خواهي جورتان لسربية لمشوى مباركي جمعة خدمتي فوري صلاة وسلام لسربية غمرنا أزدارا صلى الله عليه وسلم ولباسي سيري باكيا تبقى جنابي مع وصايم الدريس الوردة العنبرية في سيرة الحرب الخنبرية لباسي غزاكاني في غمري فاور صلى الله عليه وسلم هيجت اللو غزاني في غمري فاور صلى الله عليه وسلم خوي وجداري تيا كردو سرپرشتي كردوها غزاي الغابة. غزاي الغابة دواي بني لحيان كفي غمري فاور صلى الله عليه وسلم لبني لحيان وإليه كري حسين كلا غزاي خندق دا سركداتي غضبان دو لقلت الأسسوارة فلاماري شوينك ياندا كأو شوينة مروا مالات وشتري في غمري فاي تيابا خيو أكرا أو كسيكوا ستبرشتي أو شوينة أكر دري كري أبي ضر الغفاري يعني ضر كركيبو شواني مشتركاني في غنبر صلى الله عليه وسلم لا يؤخذ زانكا دان بسري أنا كشتني يعني دريات كشت شيء جاكر وخزانكي شيء براسي لقل مر مالات مشتركاني في غنبر وكتشا أنا وهميان بل تا عبد الرحمن يقول أو رزاق الرحمن دفاع لسبب كزاني بواقعك أما هالاني مالي في غمري فايا بردويا أنا مالي في غمري فايا بردويا سلمي خزمتكاري حسدتي طالحش كلا يرخص عبد الرحمن يقول أو فابو يكسر نادي بسوالك فمن دعاء نكون توش خبرك بينك في غمري صلى الله عليه وسلم همش برو شاري مدينة هاتو وخذ في غمري صلى الله عليه وسلم لو كاتا عادته الناو على بوابه مثلا يكسر هواري فنوي وصباحاه أما عادتك ناو على بوابه وقلتون ناو كدار مالان هاوار بمالهم فرياي كوا مثلا ومحمدا وزيدا وصباحه شعرك بابو هاوان بو ام بياني كوار رويدا لبرامبر مالو ساماني في غمري فا كوشتركاني في غمري فان هموي طالان وطالاني بر جاس لما لدواي اما انجا وقع عبد الرحمن يكري حوف قضية الحرمانة دواي كافر كان كوي كوار مالو سامانكي في غمري فا بقر النواب اشتكي في غمري صلى الله عليه وسلم وخيزاني أبو ضر كان كبردبو أو يقرر النوم جاء في غمري فاها والله كيزاني يا غمري فاها فمن يا خيل الله يركبي أي سوار شاكاني فالورقارو وفاس الخاوان أما دبنو سر أسبكان تنكون برو غزاي أو كافراني كوا دايانا بسر معنا بناهاقي يا غمري فا عبد الله يكون مكتومي بس يصدنا فروا لمدينة دانا خوشي ببين صدنا فروا لقى صحابة كان روشنا هو كوا أو كافرانا من بارح عبد الله شر أمانة أوي كجيرا أوي كوا كجرا أوي كوا درشو جاء هندي كان روشنا شنكي أبو ضر جان هربت أبو ضر كجراوة بلام شوك للشوان أو شني أبو ضر سواء واشتركي في غمري فابي أو اشتركي في غمري فايتابو أو اشترك في غمري وهجرتي بيكر لما كوه مدينة ناوي الضباء مشتركة أم أفرتا بم مشتركها توبر مدينة جال للرقاء وتبوي أجر بيتو من نجاة بيلم كافرانا رزقارم بيه أم مشتري جير مكان بقرباني
نەزر بێ سەری ئەوڕۆمەکەم بەخێر مشتەکەی پێغەمبەری خوا خۆی نییە کاتێککە هاتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەصحاب ئەبوو بەڵ ئەمانە پێشوازیان لەکرد و نەجا فەرمی یا ڕەسوڵ الله هەی ئەم مشتری کە پێی هاتوومەتەوە ئەزانم خۆی تۆیە و مڵکی تۆیە بەڵام نەزم کردو سەری بڕۆم بیکەم بەخێر پێغەمبەری خوا فەرمی بئس ما جەزەیتیها بەڕاستی خراپترین پاداش لە مشترەوەدا ئەم مشترە ڕزگاری کردی تۆ ئەیکەی بە قوربان ئەیکەی بەخێر سەری ئەبڕێ ئەنجا پێغەمبەری خوا فەرمی لا وفاء للنذر في معصية الله ولا فيما لا يملك ابن آدم پێغەمبەری خوا فەرمی نەزر وەفاکردن بە نەزر لە تاوان و گوناها نییە مەسەلە کابرا نەزرەکە ئەڵێ عەرەق نەزرەکە ئەڵێ پیاوێک نەزرەکە ئەڵێ سەردانی باوکو دایکی نابێ سەردانی ئەولادم نابێ قسە لەگەڵ فڵان کەسا ناکە ئەمە نەزرە حرامە نابێ ئینسان وەفا بەم نەزرە بکات ئەگەر کابرا بڵێ نەزر بێزم عەرەق بخۆمەوە پێغەمبەری خوا فەرمێ نابێ نەزر وەفا بەم نەزر بکەیت وەی نەزر واجب وەفای پێ بکەیت بەڵام لە حەڵاڵە نەک لە مەقسەد تاوان اینجا نەزر لە شتێک شاعکرێت کە موڵکی خۆت بێت ناکرێت من ئەو سیارەی جەنابتە لە دەرەوە بڵێم نەزر بێ لەسەرم ئەگەر لەم نەخۆشە چاکمەوە سیارەی فڵانەکە دەکەم بەخێر نا بەڵام ئەتوانی بڵێ نەزر بێ لەسەرم ئەگەر بێت و فڵانەکە سیارەکەی بۆ مڵکی من یان وڵاقەکەی بۆ مڵکی من یا ئەوەندە پارەی پێدام یا ئەوەندە هاوکاری کردم من بیکەم بە خێر ئەمان دروستە بەڵام نەک تۆ مڵکی خۆت نەبێ و بداوای وانە دەستی خۆی نێوماری پێیەگرێت ئەمە مشتەکەی پێغەمبەری خوا بوو کردوێتی بە خێر جا بۆیە عولەما و زانایانی ئەمە فەرموویانە نەزرکردن لە حرامە دروست نییە و لە شتێک کە مڵکی خۆت نەبێ دروست نییە و بۆ معلوماتە وەفاکردن بە نەزر کە شتێک ئینسان نەزرێکە واجبێکە لەسەر خۆی خێرکردن سونەتە باسی زەکاتی واجب ناکەیت مەسەلەن تۆ خێرێ بکەی سونەتە بەڵام کە نەزر کردوت و نەزر بێ لەسەرم ئەگەر کوڕەکەم چاک بێتەوە کوڕەکەم دەرچێ کوڕەکەم بڕوا بە خارج مەسەلە کوڕەکەم لە خارج بێتەوە کوڕەکەم لەم نەخۆشە چاک بێتەوە کچەکەم مەسەلە دەرچێ لە مەکتەبە یا خۆم چەند نەخۆشە چاکمەوە فڵانە شتەکەم بەخێر ئەوە واجبە وەفا بەو نەزرە بکەیت ئەینا گوناباری وەفاکردن بە نەزریش بۆ معلوماتان صفەتی ئەهل الله صفەتی صالحان و خواناسان و نقەبا و نجەبار ئەولای ئومەلە خوا ئەفەرمێت يوفون بالنذر لە سوورەتی ئینسانە لە باسی پیاوچاکانە ئەفەرمێت صفەتی پیاوە گەورەکان ئەوەیە وەفا بە نەزرەکانە خەڵکی وا هەیە لەوە چێ ڕۆژانە 10 جار نەزر بکا و هیچی نابات لەسەر هەمووشی ممکە لەسەر بۆیە قەت نەزر مەکەن بۆیە هەتا پێغەمبەری خوا لە فەرمانێکی ئەفەرمێت بڕیاری نەزرکردن قەت مەدە چونکە نەزر زۆر جارێ ئەڕواتە بابی حەسادەتەوە یعنی بۆ نمونە کابرا خێر ناگە تا نەخۆشەکەوێت کە نەخۆشکەوە ئەو کاتە ئەڵێ شەرت بێت چاکمەوە حەیوان لەسەر بوو کاتێک سەری بڕە کە تۆ نە نەخۆش بووی نە هیچ بی هەر لە دڵێکی سافەوە بە دەستێکی فراوانەوە بەدڵێکی فراوانەوە بەڵێ وەڵام من حەیوانێکم بەخێر خوای گەورە لێم قبوڵ کا و لێم خۆش بێ و بیکاتە دەفعی بەڵام موسیبەت ئەم خێرە زۆر گەورەیە بەڵام کە نەزریشت کرد واجب وەفای پێ بکەیت وەفایش پێ نەکەی بناباری وەفاکردن بە نەزریش صفەت ئینسانی صالحان و خواناسان من نذر أن يطيع الله فليطيعه ومن نذر أن يعصيه فلا يعصيه رواه الشيخان پێغەمبەری خوا فەرمێت هەر کەسێک لەسەر خۆی واجب کرد خواپەرستێک بکە مەسەلە وتی نەزر بێ لەسەرم من لە مانگی محەڕەما هەموو وەربەخۆم نەزر بێ لەسەرم ئەمشەو 100 کات نوێژەکەم واجب وەفای پێ بکە واجبە کابرا نەزر کا لەسەر خۆی هەموو شەو ڕۆژێک جومعە مەسەلە 10 تەسبیح سەڵات پێغەمبەری خوا لێ بکە ئەمە واجبە لەسەری بیرە لازە نەزری کردووە لەسەری خەڵکی ئەڵێ نەزر بێ لەسەرم تا مردن گوشەم پێشما بڕۆژوو ئەمە واجبە وەفای پێ بکە هەر خواپەرستێک تۆ نەزرێک کرد لەسەر خۆت واجبە وەفای پێ بکەی بەڵام ئەگەر کەسێک شتێکی تاوانی لەسەر خۆی واجبی مەسەلەن وتی نەزر بێ لەسەرم زیەک نەزر بێ لەسەرم تاوانە فاحیشەیە نەزر بێ لەسەرم عەرەقە ئەمە پێغەمبەری خوا فەرمێت نابێ وەفای پێ بکە تاوانە و گوناهە بەڕاستی
نەزرکردن لە تاوان و گوناها ناکرێت و جێبەجێ ناکرێت. ئەمە یەکێک لەو خەزانەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. لە پاشان سرەی الخەبط، خەبط یعنی گڵای دار، گڵای تورکاوی دار هەیە. بە سەرکردایەتی حەزرەتی ئەبو عوبەیدەی کوڕی جەڕاح ڕەضا ڕەحمەتی خوا لە هەموو سەحابەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەلاتو وەسەلام لە پێش پێکهاتنی پەیمانی حودەیبیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حەزرەتی ئەبو عوبەیدە و کۆمەڵێک لە ئەصحابی نار بۆ غەزایەک. ئەو غەزاوەی ناوە خەبط چونکە لە برسانە گڵای دارەکەوە. ئەوەندە خڕما و مەسەلەیان هەبوو قەسب مەسەلە ڕۆژانە دووسێت یانە خوات دەمیان پێکتەڕەکە بۆ یەکە برسی و دونیان کە لێیان بڕا یەکێ لە ئەصحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە ناوی قەیسی کوڕی سەعدی عوبادەوە هەموو ڕۆژ ئەچوو لەو دیهات و شوێنانە سێ وشتری قەرزە کرد و سەرێ بڕێوە سەحابەکە تا سێ ڕۆژ دوای حەزەمان فەیمە هەموو قەرزە چییە تۆیەتی دوای خۆت هیچی نییە بینیتەوە دوای باوکت بیداتەوە. ئێستا حەزەتی عومەر کە یەکێک لەو مجاهیدانە حەزەتی ئەبا عوبەیدە سەرپەرشی قەزاکەی کرد فەرمووی قوربان نابێ مەسەلەن پیاوە بڕا هەر قەرزکا و دوای لەسەر باوکی بکەوێت. ئەوە مەنعی کرد. سبحان الله خوای تەبارەک و تەعالا ئەمە نزیکی دەریای سوور بوو، نزیکی دەریای سوور بوو. خوای تەبارەک و تەعالا یەک نەهەنگی گەورەی بۆ فڕەردانە دەرەوە. ئەوجا لە فەتوباری و لە صحیح بوخاری و مسلم و بیدانیها ئاماژە پێکراوە. یەک نەهەنگی گەورەی هاتە دەرەوە لە دەریاکە ئیتر هاتە بەردەستەوە. ئەفەرمێن ماوەی یەک مانگی ڕێک بەم نەهەنگە ئەژیان. ئەیان خوارد و مەسەلە خوان لێ تێرە تا گەڕانەوە بۆ خزمەتی پێغەمبەری خوا. کاتێک گەڕانەوە خزمەتی پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم ئەمە ڕزقێکی خوا بۆی ناردووە لەبەر حورمەتی ئێوە کە ئێوە فی سەبیل الله دەشتان داوە لەبەر بۆ سەرکردنی عەلای کەلیمەت الله خوا داوە هاوکاری دانەکە. ومن یتوکل علی الله فهو حسبه. بەڕاستی ئینسان کە تەوەکولی لەسەر خوا بێت خوای بەسە وەیەرزقه من حەیث لا یحتسب. حتا پێغەمبەری خوا فەرمووی تۆزێکتان لەو گۆشتی نەهەنگە نەهێناتەوە منیش تۆزێکی لێ بکۆم. یعنی ئەمە کەراماتە موعجیزەی بۆ پێغەمبەری خوا و کەراماتە بە سەحابەکانی پێغەمبەری خوا. نەهەنگێک یەک مانگ بمێنێتەوە بۆ نەکە، نەهەنگێک یەک مانگ بمێنێتەوە بەشی سەحابەکانی پێغەمبەری خوا بکە. یعنی ئەمە زۆر زۆرە 500 ئەصحابی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەهەنگی بەشی مانگیان کرد. ئەمە كرامات واصحابكان پێغەمبەری خوا و معجزەی بۆ رسول الله صلی الله عليه وسلم. اینجا وهدوها غەزایە تر بە ناوی غەزای ڕووداوەکەی وڕانەین ئەوە بوو کە عوکەل و عوریا دوو نەفەر بوون کافر بوون هاتن عوکەل و وەڕەینە دوو کافر بوون هاتن خزمەتی پێغەمبەری خوا موسڵمان بوون تووشی نەخۆشی نێبوو بوون. سبحان الله نەخۆشیەکان چارەسەری نەبوو. پێغەمبەری خوا فەرمووی بڕۆن شیری وشتر و میزی وشتر بخۆن. جا ئێستا میزە وشترەکەی مەلا عەلی کەڵک کە دایناوە بەڕاستی ئالەمە وەرگرتەوە بەڵام ئەمە پێغەمبەری خوا دایناوە بەدەگە میزی وشتر بخۆن بۆ معلوماتە بە لەم حاڵەی حەجەی صەحیحە کە مەسەلەی زۆر جار کابرا مەسەلەی مەلحی قسەیەکاڵێ با بە پێغەمبەرەکەتان بڕۆ میزی وشتری دانا. پێغەمبەری خوا میزی وشتری دانا ئومەتی پێغەمبەری خوا بڕا میزی وشتر با شیفای تیا بێت. وەک ئەو برادەرەکە خۆیگرەوە دکتۆری طبی نەبەوی و یاسەرەی لەسەر ئیسلامەکەوێ هەموو شتەکە دەڵێن کلێنەش دانێ و کاغەز دانێ و میزی وشتر دانێ و میزی مانگە میزی خۆی خوارد. ئەمانە هیچی بەڕاستی لە ئیسلامان نییە چونکە لا شیفاء فی النەجاسە لەشتی پیسا شیفا نییە میزیش پیسە. بەڵام پێغەمبەری خوا وەکو مەسەیەک وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم دوانە هاتن موسڵمان بوون. پێغەمبەری خوا ئەوەی بۆ دانان چاک بوونەوە مەسەی پێغەمبەری خوا چاک بوون بەڵام دوایی کافر بوون کە کافر بوون پەلاماری مڵک و ماڵی سەحابە و پێغەمبەری خوایاندا هەتا شوانێکی پێغەمبەری خوایان کوشت چۆنی کوشتیان دەستیان بەستووە چاویان دەرێنا لووتیان بڕی بە چوینێتی کوشتیان. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر ناڕەحەت بوو کە ئەم دوانە هاتن بە حساب موسڵمان بوون پێغەمبەر چاکەی لەگەڵا کردن
شیری وشتر و میزی وشتری وەداران چاکبوونەوە بەڵام دواتر ناپیاو دەچونەوە پێغەمبەری خوا اینجا لە پاشان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گرتنیەوە کە گرتنیەوە پێغەمبەری خوا فەرمی چیان کردووە لەو شوانە چیان کردە لەو شوانە ئاوای لێ بکەن ئەمە مطابق قورئان ئێستا زۆر جارە لە تەلەڤیزیۆنەکانە کابرایەکی ئەڵمانی دانیە بەرامبەر کابرایەکی موسڵمان ئەڵێ بابە ئیسلامەکەی ئێوە باس لەوە کاکەڵە کەسێکە کافر بوو بیکوژن چاوی دەربێنن سەلبیکەن بیدەن لە دار کاکە تۆ بزانە سەبەبی نزولی ئەم ئایەتە چییە ئەو ساقسە بکە قورئان فەرمێ وەلەکم فی القیساس حەیات یا ئولی الئەلباب ئێوە لە تۆڵەسەندنەوە ژیان بەرپا بێ ئەگەر کەسێک بکوژێ بێ بیکوژێتەوە چونکە نەکوژێتەوە فێرە بێ دوای دیژە کوژێت دەی دیژە کوژێت دەستە بێ دەستی بڕێ مەسەلە کابرا سەی ناموسی کابراکە دەرچێ بکەوە چاویە بزانم کەس دەرێت ئەوێرێت سەی ناموسی خەڵکی بکات کەس ئەوێرێت دزی بکات بەڵام ئەمانە ئەمڕۆ کە کوشتن ئاسایی بووەتەوە وەکو ئاو خواردنەوەی داهاتووە ئەمە هۆکارەکەوێ قیساس نەماوە ئەمانە کە ئەمەیان کرد ئایەتی قورئان سەیدا وای دەبا قورئانە بە پێغەمبەری خوا فەرمێت لە سورة المائدة إنما جزاء الذين يحاربون الله ورسوله ويسعون في الأرض فسادا أن يقتلوا أو يصلبوا أو تقطع أيديهم وأرجلهم من خلاف أو ينفوا من الأرض ذلك لهم خزي في الدنيا ولهم في الآخرة عذاب عظيم سببي هات نخواروي أم آياتا أو دوانبو غزاي قرينين أو أكلوا أو دعوا كجر قرينا هاتن شوانێکی پێغەمبەری خوایان خوشت بە توێنێتی دەستیان بەست بووە دەستیان بڕی چاویان دەرنا لوتیان بڕی خوای ئاەتی ناتوان فەرمووی جەزا و پاداشی ئەو کەسانەی محارەبەی خوا و پێغەمبەری خواکەن هەوڵ ئەدەن لەسەر ئەرزا فەساد بڵاو بکەنەوە یعنی قەتڵ و قیتال خوێن ڕەشتن ئیتر بە هەموو فەسادەکانەوە جەزا و پاداشتەکان چییە؟ کوشتن جەزا و پاداشتەکان چییە؟ سەڵەبکردن بیان دەی لە خاش هەندەدان پاداشتەکان چییە؟ دەستیان بکڕی قاچیان بکڕی پاداشتەکان نەفیان کەی دووریان کەیتەوە ئەمە لە دنیا خوا و سزای ڕسوابوون بۆیان لە قیامەتە عەزابی توندی بۆ ئامادەکردووە سەبەبی ئایەتە ئەوەیە نەک تۆ هەر کافرێ بگری بیدەی لە خاچ و بیکوژیت و نابێت چەند کافر دەڵێن پێغەمبەری خوا موسڵمانی بوو وەحشی حەبەشی باشترین نمونەیە مامی پێغەمبەری خوای شەهید کرد جەدی دەرهێنا هندی حەبەش هندی ژنی ئەبوو سوفیان مەسەلە عیکریمەی کوڕی ئەبوو جەهل بوون بە سەحابەی پێغەمبەری خوا پێغەمبەر عەفویشی کردن ئەمانە بۆ چونکە بەڕاستی موسڵمان بەڵام ئەم دوانێ چونکە ساختەچی و منافقن و ئەسحابی پێغەمبەری خوایان ئاوا شەهید کرد ئەوە خوا ئاەتی لەسەر دابەزان کە ئەبێ جەزاکەیان ئەوە بێ بۆ ئەوەی کە ببێتە دەرس بۆ باقی کافرەکانی تر نەوێرن موسڵمان ئاوا بکشن لە قانونی هەموو دنیاشە ئاوایە قانونی هەموو دنیاشە ئاوایە کەسێک کوژێت چۆن بکوژێتەوە وێ وا بکوژێتەوە جا ئەم خەزانەی پێغەمبەری خوا خۆی بەشداری تیا کردو ئازان خۆشەویستان و مەسئلەی ئەو میزی وشترە و ئەو شیری وشترە کە ئەو برادەرەڵە شیفایە پێغەمبەری خوا لە هەموو تاریخی ژیانیان بەس بۆ دوو کافرەی نووسی ئەمە خۆی حکمەتێکی ئیلاهی تایە حکمەتی ئیلاهی تایە لەو کاتا دیارە خوای گەورە شیفای داناوە بۆ ئەو دوانە بەس خصوص بۆ ئەو دوانەیە اینجا یەک ئەسحابی پێغەمبەری خوا یەک شراحی حەدیث یەک مفەسیری قورئان نەیان فەرمووە میزی وشتر شیفایە بەڵکو فەرموویانە لا شیفاء فی النەجاس شیفا لەشتی پیس و کۆڵان نییە بەڵکو نەخۆشینی پێوەیە کەواتە بێ ئەگەمان لەو نوقتە بێ کابراڵی ئیسلام میزی وشتری داناوە نەخێت ئەوە بۆ ئەو دوانە دانرابوو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دوای ئەو خیانەتیان کرد و پاداشتەکان پێغەمبەریان بۆ داوە ئەرزم کردن ئەو ئەسحابی پێغەمبەری خوایان شەهید و چاویان دەنا گوتیان بڕی و دواتریش بە هەمان شێوە هاتۆ ڕێگەی خۆیان من دەقەت تبقى لە دەرگای هەر کەس بدەی لێ دەدێتەوە من حفر بئرا لأخيه فقد وقع فيه إنسان شال بور كسير هل كان خويتي يكبر أوان براسي وان كن أصحابان كشت ما وصل دمانه مثلا بيت زنبيبا بلا بوان نشوسر شون خلق كان كشت أو كشنان شون شالن بخلق كان
شاڵم بۆ کەنراوە خوا لە مەلایەکمان خۆش بێت خوا لە مەلایەکمان ڕازی بێت خوا بۆ پێغەمبەرمان بەخشی خوا لە بۆ پێغەمبەر حەشمانی صلی الله علیه وسلم خوا بە خاتی و پێغەمبەر گوناهیمان باوک دایکمان خۆش بێت لەم دینە شارەزامان کەی یا ڕەبی خوای گیانتە پاڕێنەوە هیدایەتمان بەی بەسەر بە ئیمان و دین و مانژێنی لەسەر محەبەتی خۆت و پێغەمبەرەکەتمان ژێرەمان برێنە زیندوومان کردەوە یا ڕەبی خوای لە بەڵا و با و نەخۆشی و ناخۆشی خۆمان و ماڵمان پارێزاوکە وڵاتمان پارێزاوکە یا ڕەبی خوای پاڕێنەوەی دادی گەنجەکانمان بێ عاقبەتی پێرەکانمان بخێبێری ئەم کۆڕ و زیزمانی وەرگری یا ڕەبی خوای لەوانە ئەژمارمان کەی خۆمان و باوک و دایکمان کە پێغەمبەری خوا صلی الله علیه و ناویان تۆمارەکە لەو دەفتەری تایبەتی خۆیان کە سڵاواتیان لەسەر پێغەمبەری خوا داوە بە ئەهل الله حسابیانەکە بە ئەتباع و خۆشەویستانی پێغەمبەری خوا ئەژمارەکەن خوا لەوانە بین خۆمان و باوک و دایکمان یا ڕەبی خوای لێمان خۆش بە یا ڕەبی خوای لێمان خۆش بە یا ڕەبی خوای لێمان خۆش بە خوایە شیفای نەخۆشەکانمان بە شیفای دڵڕونمان بە شیفای نەخۆشەکانی ماڵەوەمان بە شیفای نەخۆشی خەستەخانەکانمان بە حەلی مەشاکلەکانمان فەرموو ئەوانی داوای دوعای خەیران لێکردین ئەگەر مشکیلیان هەیە گرفتیان هەیە ناڕەحەتن خوای ناخۆشکە گرفتەکانە مەحەلکە ویان چارەسەرکە نەخۆشییانە شیفا ئەجۆبەریان بۆ بنێرە یا ڕەبی خوای لە دەرد و بەڵا و نەخۆشی و ناخۆشی و زاڵم و ستەمکار و تاوان و ماسەد و فاحیشە خۆمان و ماڵماڵمان پارێزاوکەی یا ڕەبی خوای لە دەپارڕێنەوە بە ئیسمی عەزەمی خۆت لەبەر خاتی خاترداران لە پێغەمبەران و صالحان و پێوەچەکان بەداوێت لەبەر خاتی جاه و مەقامی حەزرەتی محەممەد مستەفا خوای ئەم وڵاتمان پارێزاوکەی خوای ئەم وڵاتمان لە قەیران و ناڕاحەتی و شەڕ و ئاشوب و فیتنە و زاڵم و ستەمکار پارێزاوکەی ئەوەی دۆستمانە دۆستی بی ئەوەی دوژمنمانە خوایە ئەگەر شیاوی دایەتە خوای دادەی ئەگەر شیاوی دایەت نێخوایە دوژمنی خاک وڵات و نیشتیمان و دیمانە خوایە یا ڕەبی خوای لە کۆمانی کەیتەوە یا ڕەبی خوای کوردستانمان پڕ لە خێر و خۆشیکەی یا ڕەبی خوای خەڵکی ئومێدی بۆ بگەڕێتەوە یا ڕەبی خوای ئەم ناومێدی و بێتاقەتی ڕووی لە خەڵکی کردووە یا ڕەبی خوای یان سێبەری کردەوە سەرمانە یا ڕەبی خوای لە سەرمان نەمێنێ یا ڕەبی خوای خێر و خۆشی و شادی و دڵخۆشی و هەرزانی و فەرەقی و عیزەت و سەربەرزی سێبەر بە سەرمانە بکە بە لوتف و کەڕەمی خۆت پەروەردگارە دەپارڕینەوە آمین آمین أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين والسلام عليكم ورحمة الله وبركاته